ئەم کاتتان باش و سڵاتان لە بێبینەرانی خۆشەویست لە ئاڵلقەیشتری گفتوگۆی تایبەت پێتان دەگەینەوە کە تێیدا گفتوگۆکانمان بەردەوام دەبێت لەبارەی تونند و تیژی لە کۆمەلگادا بە تایبەتی دوای گۆڕانکاریەکانی نۆی حوزەیران و داگیرکردنی شاری مووسڵ و بەشێک لە خاچیاریمی کوردستان لەلایەن دەوڵەتی ئیسلامی عێراق یان داعش دواتریش تاوانەکانی ئەنجامدانی تاوانی بە کۆمەڵ لەلایەن هێزێکی تیرۆریستی ئیسلامی ئاوا بەرامبەر بە هاوڵاتیانی سڤیل بە ناوی جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام و هەروەها بە ناوی دەوڵەتی خلافە تێگەیشتن و گفتوگۆی زۆری خستەوە لەبارەی ڕیشەی تونند و تیژی لەم ناوچەیە بۆچی ئیسلامی سیاسی و مەسەلەی تونند و تیژی پرۆسەیە کە بەردەوام خۆی دووبارە دەکاتەوە ئەوەی داعش دەیکات وەکوی ئاماژەی پێ دەکەن دەتوانین بیشوفێنین بە سەردەمی فتوحاتی مێژووی ئیسلامی ئاماژەکانی تونند و تیژی یان دەوترێ ئەوەی ئێستا داعش لە کۆمەلگا دەیکایان ئەوەی کە داعش لەسەر سنوورەکانان دێجار تێگەیشتیوا دەدرێت کە مەترسی داعش بەقەدەوەی لە نێو خۆی لە نێو ماڵەکان لە نێو موئەسەساتی لە نێو بەشێک لە موئەسەساتی دینی و پەروەردەی و پارتە بەشێک لە پارتە ئیسلامیەکاندایە مەترسی داعش ئەوەندە لەسەر سنوورەکان نییە لەم بارەوە لەگەڵ بەڕێز فواد مەجید مسری نووسەر و شارەزا لە بواری ئیسلامی سیاسی دەکەین کاک فواد ئەم کاتت باش و زۆر بەخێر ژیانی باش زۆر زۆر سپاس لەوە دەست پێ بکەم مەسەلەی تونند و تیژی لە ناو پارتە ئیسلامیەکە یا لە ناو ئیسلامی سیاسی پرۆسەیەکە بە بەردەوام خۆی دووبارە دەکاتەوە تێگەیشتنیەوە لەم بارەیەوە حقیقت ئەوەیە کە ئاینی ئیسلام خۆی لە کەشوهەوایەکە لە بیئەیەکە لە چەڵگەیەکە هاتوۆتە کایەوە هاتوۆتە دنیاوە ئەو کەشوهەوایە ینی با بڵێن بیئەیەکی سەحراویە و تایە هەموو ترادیسیۆنەکانی خێڵ پەروەردەی خێڵ دەسەڵاتی خێڵ جێبەجێ کراوە ئەوە بۆتە بەشێکی گەورە لە کللتوری ئیسلامی لە ناو کللتوری ئیسلامیە ئیشی لەسەر کراوە بێ لەمانە هەمووی ئەو ترادیسیۆنی کە ئیعتیمادی گەورەی لەسەر بەدوو بۆ یعنی خەڵقی سەحرانشین کە ئەوانە بە پلەی یەکەم گرنگیان ناوە بە سوارچاکی و بە تاڵان و بڕۆ تاڵانکردنی ژن و تاڵانکردنی مناڵ و ینی دەستگرتن مەسەر غەنیمەتە ئەم کللتورە لە ناو مێژووی ئیسلامە مەودایەکی دوور و درێژی هەیە لەبەر ئەوە جیا ناکرێتەوە لە ئەسلی تاریخەکە خۆی کەواتە ئێمە ئەگەر بمانەوێ فاسیلەیەک بدۆزینەوە لە مابینی مێژووی ئیسلام و کللتوری عەرەب ناتوانین ئەم جیاوازێ ببینین یعنی مەسەلەی مێژووی ئیسلام و فکری ئیسلام و تێکەڵاوبوونی بە توراسی عەرەب کارێکی ئاسانە بتوانین جیا بکەینەوە دەتوانین جیا بکەینەوە من پێم وایە هەر ئاینەکە بۆ خۆی کە ڕووی کردوتە هەر شوێنی حتا لەو کاتانەشا کە بەدەست غەیری عەرەبەوە بووە پشتبەستن بەو کللتورە هەمان ئامانجی هەبەوە هەمان پراکتیکی کردو پراکتیزەی کردو بە فیعلی یعنی تۆ سەری 450 ساڵ دەوڵەتی خلافەتی عوسمانی بکە ئەو قەتڵ عامی کە کردوێتی لە ئەوروپا کە چۆتە لە بولغاریەوە تا گەیشتۆتە نەمسا مەسەلا ئەوانە عەرەب نەبوون خۆ ئەو کاتە دەسەڵاتی تورکی بووە ڕاستە دەوڵەتەکە دەوڵەتی ئیسلامی بووە بەڵام هەر اعتیماد دەسەر ئەو بۆ چونکە شەرعیەتێکی ئاینی پێراوە ئەویش ناویان ناوە مێژوو نووسەکان کە ناویان ناوە فتوحات لە ئەساسە ئەوەیە کە پێی ئەوترێت جیهادکردن لە پێناوی بڵاوکردنەوەی دینە مەسئلەی ئەوەش شەرعیەتێکی ئیلاهی خواییان پێیاوە کە حەقی ئەوەی هەیە مادام ئەوێ دینی خوا بڵاو بکاتەوە حەقی ئەوەشی هەیە ئەگەر نەهاتە پای تەسلیم بوون بەو دیانەتە بەو بیر و باوەڕە بیکوژێ یا سەبی بکە یا تاڵانی بکە یا ئەوەی بکە هەر لەبەر ئەوەش لە سوورەتی ئەنفال هاتووە لە چەند شوێنی تریشا هاتووە باس کراوە بەر ئەوە ناکرێ شتێک یعنی خەتێکی جیاکەرەوە دانێ لە بینی کللتوری ئیسلامی و لە بینی ئەوە کە هەر ڕێکخراوێکی ئیسلامی سیاسی ئەیکا لەم دنیاە ڕاستە
کەس خەڵک بۆ خۆی ئیسلام ئەمە مەسلەیەکی ترە کەسێک لە ماڵی خۆی نوێژەکە ئەچێ بۆ حەج ڕۆژوەگرێ ئیتاعاتی خواکە ئەمە مەسلەیەکە بەڵام کە چوە قاڵبی سیاسەتەوە ئیشکردن بۆ بڵاوکردنەوەی دینی ئیسلام و گرتنەبەری ڕێگەی جیهاد و ئەوانە حتمما بەبێتی تۆمەتیژی نابێت و بەبێ قەتڵ عامی خەڵق نابێت و نەش بۆ نەشکراوە یەک تەنیان نمونە ناتوانین بێنینەوە لە هەموو مێژووی ئیسلامە لە خلالی ئەم 1450 ساڵە ناتوانین بێنینەوە بڵێتینە بەڵکو نمونی زۆر ناجۆر و ناشرین ئەبینین کە گەیشتۆتە ڕادەیەک یعنی ئینسان لە هیچ کۆمەلگایەکی مرۆڤایەتی بەو شێوەیە نەیبین. بەڵێ هەندێک زار دەوترێت کە بەقەد ئەوەی یعنی ئەگە سەیری عەرەب بکەی بە شێوەیەکی گشتی بەقەدەوەی مسلمانەکان ینی بەدەستی ژمارەیەکی زۆر لە مسلمانەکان بەدەستی خودی مسلمانەکان کوژراون کەمتر لەو ژمارەیە بەدەستی داگیرکەر یان دوژمن کوژراوە. کێشەی ئەساسی ئەوەیە لە ناو کللتوری ئیسلام خۆیە بە تایبەتی دوای ئەوەی کەس ئاینی ئیسلام لە نیمچە دوورگەی عەرەبستان هاتە دەرەوە کە تێکەڵ بە حەزارەتی تر بوو شارستانیەتی تر بوو تێکەڵ بوو بە بیزەنتە تێکەڵ بوو بە ساسانیەکان تێکەڵ بوو بە فینیقیەکان ینی ئەوەیەکی زۆری هەبوو لە ئەم بڵاوبوونەوەی وای کرد کە بیرروڕای جۆر بە جۆریش بێنێتە کایەوە بێجگە لەوانە کە ئیسلام بۆ خۆشی بووە دەوڵەت وەکو دەوڵەت بە تایبەتی لە سەردەمی ئومەیەکانە کە بووە دەوڵەت دین و دەوڵەت بە شێوەیە چوونە ناویەکەوە کە ئەبوایە یعنی ئەبوو دەوڵەت ببێتە ئەو ئەمڕازە سەرکوتکەر و هینەی کە لە پێناوی جێبەجێکردنی شریعەتە هەموو ڕێگەیەک بگرێ یعنی تۆ ئەگەر مێژووی ئومەیەکان بخوێنی تۆ تەماشاکە بزانە ئومەیەکان چیان کردووە بەرامبەر بە هەموو بیرمەندێکە هاتووە ئومەیەکان چیان بەرامبەر بە جعدی کوڕی دەرهەم کردو بەرامبەر بە غەیلانی دیمەشقی چیان کردووە بەرامبەر بە جەهم چیان کردووە بەرامبەر بە زۆر خەڵقی تر دوایی کە عەباسیەکان هاتوون تۆ تێبینی ئەوە بکە عەباسیەکان هاتوون گۆڕی خەلیفەکانی ئومەیەکانیان لە قبر دەرهێنا و سووتانیانە ئێستا خەلیفەی ئومەیی نابینێت لە هەموو عالەمی ئیسلامیە خەلیفە کەس نازانێت قبریان لەکوێ چونکە لە قبر هەمویان دەرهێنان و ئێسقانەکانیان سووتانن. نقطەی جیاوازی مەسەلە جیاوازی تێگەیشتن بۆ لەسەر شریعەتی ئیسلامیان نقطەکە پەیوەندی بۆ هەر لایەنێک هاتووە دینی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێناوە دینی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێناوە کە عەباسیەکان هاتوون وتیان ئێمە ئالیبیتین پێمان حەقمان زیاترە لە ئومەویەکان کە دەسەڵاتیان گرتووە بەدەستە ئەوەیان کردو بە تەبریر ئەوەیان کردو بە بیان و بۆ وەرگرتنی دەسەڵات بەڵام کاتێکیش کە غەیری ئەوان هاتوون ئەی کە تورکەکان هاتوون دەوڵەتی بەرخی سپی و بەرخی ڕەشیان دروست کردو ئاقۆین لەو قەرەقۆین لەویان دروست کردووە ئەی کە سەلجوقیەکان هاتوون ئەی کە محەممەد الفاتح هاتووە ئەی کە بەڵام تۆ تەماشا بکرد لە ناو خودی کۆمەڵگا ئیسلامیەکە ئەو هەموو ڕاپەڕینانە ئەو هەموو پیاکەڵ پژان و شتانە مەسەلا کچەزای ئەبوو بەکری سدیق شۆڕشی کردو لە زدی دەوڵەتی ئەمەوی کە چوونەتە سەری قەتڵ عامێک لە ناو شاری مەدینە کراوە هەتا ئێستا لە تاریخە خۆیان ڕویان نایە مێژوو نووسانی ئیسلام بە باشی بیجێڕنەوە گەیشتۆتە ڕادەیە لە ناو شاری مەدینە حەوشەوە حەو ڕۆژ هەنگە لە مێژوو نووسان ئەڵێن 1000 ئافرەت ئەتکراوە ئێخۆ کچەزای ئەبوو بەکری سدیق بووە. زۆر باشە کەواتەوەی ئێستا دەبیندرێ کاک فوادەوەی ئێستا دەبیندرێ لە ڕاستیە ئەمە ئەوەی داعش دەیکاتن ئەمە بریتە لە دووبارەکردنەوەی فتوحات بە تێگەیشتنی ئەوان ئەوەی داعشەی کاو من پێم وانێ داعش شتێکی تازە بێ ڕاست ڕناوەکەی تازێ بەڵام داعش و قاعیدە و ڕێکخراوی هیجرە و جەماعەی ئیسلامی و نازانم چی و هەموو ئەمانەکە ناویتیان یەک میتۆدی فکریان هەیە هەمویان بە ئیخوانیشەوە و بە هەموو لقەکانی تری ئیخوانیشەوە بەس لەو میتۆدە چیە ئەو میتۆدەیە کە ئیشی لەسەرەکەن خۆی میتۆدی ئیسلامی سیاسی لە بنەڕەتەکەی وە میتۆدیان دروستکردنەوە یان ژیانەوەی دەوڵەتی ئیسلامیە ئامانجیان استراتیجی ئەوان
دروستکردن دامەزرانەوەی دەوڵەتی ئیسلامیە ئەمە لە هەر ڕەوتێکی ئیسلامی سیاسیە بیگری جێبەجێکردنی شریعەت بە زۆر کە دەوڵەتی ئیسلامی دروستکرد بێ شریعەت جێبەجێکی ئەبێ شریعەت جێبەجێکی کە شریعەتیشی جێبەجێ کرد ئەبێ ئەو یاسایانە جێبەجێکەی کە لەناو دەقا هاتووە ئەو یاسایانەش بۆ کەشوهەوایە بۆ 1450 ساڵ لەمەوە پێش هاتووە. دەتەوێت بڵێ ئەوەی داعش ئێستا جێبەجێیە کە جێبەجێکردنی تێکستە ئاینەکانە؟ بەڵێ لە هەر کەسێکی سەر بە داعش بێنی ئێستا قسەی لەگەڵا بکەی دەیان ئاەتی بۆ هێنێتەوە پشت لەبەستێ بە دەیان ئاەت کە حەقی ئەوەی هەیە ژن سەبی بکە یعنی ژن بە تاڵان بەرێ بیفرۆشێتەوە بۆ خۆی بەرێ دەیان ئاەتی بۆ هێنێتەوە کە غەیری خەڵق ئەگەر غیری مسلمان ئیمانی بە ئیسلام نەهێنا حەقی هەیە یا جزیە لێ بسێنێ یا بیکوژێ یا بە زۆر بیکاتە ئیسلام. ئەوەی داعش ئێستا دەیکاتن بە تایبەتی نمونەیە کە کاک فواد جێگای سرنجە بۆ نمونە مامەڵەیەک لەگەڵ ئەوانەی کە ئەهلی کتابن لەگەڵ مەسیحیەکانەکە کە تەنیا داوای جزییان لێ دەکا و یان ئەگەر نەیدەن ئەوە بوو لە مووسڵ ئەوانی دەرکرد بەڵام لەگەڵ ئێزیدیەکان مامەڵەیەکی ترەکە تەنانەت ئەوەی ئێستا دەبین ئەم جۆرە دوو مامەڵەیە جیاوازێ لەگەڵەوەی ئەهلی کتابە و لەگەرەوەی ئەهلی کتابە چه ئاماژەیەەکە ئەوەیە بیزەبەدەوەی کە جەناب بخۆ فەرموو لەبەر ئەوە ئەو دقێکی هەیە ئەڵێ مادام ئەهلی کتابە جزیی لێ بسێنە یاخود قبوڵە نەبێ ناوە کە جزیە یا حەقیەوەی هەیە دانیشی جزیە یعنی سەرانە خۆی لە ئەساسە جزیە یعنی سەرانە کە ئەوەیە لە بەڵام یەزیدی ئەهلی کتاب دانانێ بە کافر دایانە بەڵام لەوە بەولاوەتریش بە بگەڕێنەوە سەر و تیورانەی کە ئەبوالعەلا المەودودی یان سەید قوتب دایناوە لە لای ئەوان هەر بەتەنیا ئەوانە کافر و خەڵقی کافر نین. ئەوە لە باری سەرنجی سەید قوتبەوە کۆمەلگا هەمووی بەگشتی مادام ئیش بە یاسای مەدەنی ئەکا مادام ئیش بە یاسای دەق ناکە مادام قورئان جێبەجێ ناکە کەواتە کۆمەلگا کافرە و ئەو دەسەڵاتەشی کە غیری قورئان تەطبیقکە غیری شریعەت تەطبیقە دەسەڵاتێکی کافرە لەبەر ئەوە جیهادکردن لە زدی ئەو دەسەڵات و ڕوحانی ئەو دەسەڵاتە بە ئەرکی شەرعیە زانیە ئەو تەنزیری کردو بۆ ئەوەی کە ئەبێ ئەو جۆرە دەسەڵاتانە لە بین ببرێن لە ناو ببرێن لە پێناوی ئەوە دەسەڵاتێکی ئاینیدا. جەناب تەنوەکو نووسەرێک و شارەزایەک لە فکری ئیسلامی دەمێکە قسە لەسەر مەسەلەی ئیسلامی سیاسی بە چاوێکی نەقدەوە بە بەردەوام خوێندنەوەی بۆ دەکەن دەمێ پرسیاریەوە بکەم کە لە هەرێمی کوردستانە ئاماژەی توندوتیژی دەبیندرێ هەندێک جار تێگەیشتنووە هەیە کە بوونی داعش لەسەر سنوورەکان ئەمە داعشێکە دەبیندرێ و دەتوانین ئێمە لە ڕێگای پرۆسی سەربازیەوە ڕوبەڕوو ببینەوە کۆی ئێستا هەیە هەندێک جار مەترسی فکری داعش توندوتیژی لە نێو خودی کۆمەلگای کوردی دەبیندرێ پێتان وایە ئاماژەکانی توندوتیژی فکری داعش لە هەرێمی کوردستانە بوونی هەیە؟ بەر لەوەی کە داعشیش دروست بێ بەر لەوەش کە حتا قاعیدە و تاوەرەکانی ئەمریکاش بەر ئەو زەربەیە بکەون کە لیانرا لە کوردستانە ڕێکخراوی ئیسلامی توموتیژی وای کردووە کە هیچی کەمتر نییە و جیاوازی نییە لەگەڵ ئەوانە کە ئێستا داعشێکە بۆ نمونە یاندی شتی زۆر ئەوە خەڵقی ڕۆشنبیر چەندین خەڵقی ڕۆشنبیر لەسەر بیر لەسەر فکر کوژراوە لە کوردستانە لەسەر تاسەری ئەم بەشەی کوردستانە چەندین خەڵقی ڕۆشنبیر کوژراوە هەر لەبەر ئەوەی کە دژ بە فکری ئیسلامی سیاسی بوو ئەمە یەک دوو هەموو ئەو شتانەی کە ترکە کراون مەسەلا جنابی شێبی لە بیر هەمومان لە بیرمانە لەسەر جادو لە ناو بازاڕە تێزاب بە قاچی ژنان ئەکرا کاکە تێزاب بە دەموچاوی خەڵقە ئەکرا تهدیدی خەڵقە کرا کە ئەبێ لە چک پۆشێک کە ئەبێ حیجاب پۆشێک کە ئەبێ مانتۆشەڕواڵ لەبەر بکە بێژگە لەوانە چەندین ئارایشگا تەقێنرانەوە دوکانی مەشروب ئەوانەی کە مەشروب فرۆشن و مەشروبە فرۆشن ئەوانە تەقێنرانەوە زۆر مەزاهری تر ئەمانە لە پایچی ئەکرێ کاکە هیوە تند و تیژی بە تەنیا کوشتن نییە بە تەنیا غافڵ کوژی و اختیالات نییە تند و تیژی لە فکرەوە دەست پێەکە سەرەتای دروستکردنی فکری تند و تیژی لەوە دەست پێەکە یعنی ئەو ئینسانە بەوە پەروەردە ئەکرێ لەسەر ڕیتمێ پەروەردە ئەکرێ کە ئەبێ ڕەفزی مقابلەکەی بکە یەک دوو
ئەو لەسەر حەقە و مقابلەکەی لەسەر ناحەقە چونکە ئەم پێڕەوی منهەجێکەکە لە خواوە بۆی هاتووە و لەبەرەوە نە کەس بۆی هەیە ڕخنەی لێ بگرێ نەکەس بۆی هەیە قسەی لەسەر بکە و نەکەس بۆی هەیە جێبەجێ نەکە. سەرچاوەکانی ئەم جۆرە لە مطلقگەراییە و دوجار دابشکردنی کۆمەلگان لە مابینی دوو بەرە ئەمە بەرەی با بڵێن ئیسلامی ڕاستەقینەوە ئەمە بەرەی کوفرە کە هەندێک جار ئەوەی ئەو تێگەیشتنی زەنا بدات ئەم تێگەیشتە دەبیندرێ. سەرچاوەکانی بڵاوکردنەوەی ئەم جۆرە هۆشمەندیە لە هەرمی کوردستانە سەرچاوەکانی چین؟ من پێم وایە ئەو حیزبە ئیسلامیانەی کە لە کوردستانە دروست بوون هەر هەمویان من باوەڕ ڕاستێکی من باوەڕم بە مەسلەی میان ڕەوی و تونگ ڕەوی و شل ڕەوی و ئەوە من بڕوام وایە کە ئەم میتۆدە هەموو یەک میتۆدە. من باوەڕم وایە مەسئلەکە مەسلەی وەقتە و ئەوەی کە ناوێت ئێستا لە هەر ئەو حیزبانەی کە ئەو شتانیانە کرد کە خەڵقیانە کوشت کە خەڵکان سەرەبڕی لە خێڵی حەمە چی نەکرا فەرقی چێ لەگەڵەوەیدا کە داعشەیکە بنمونە یعنی ئەوەی لەسەر جادە لە لێرە کرا محافظ پارێزگاری هەولێر کە تیرۆر کرا لەسەر جادە فرانسۆ حەریری فەرقی چێ لەگەڵەوەی کە داعشەیکە لە سلێمانی کە چەند کەس لە سلێمانی خەڵقی دا و گەنجی تێگەیشت و پێگەیشت و خەڵقی ڕۆشنبیری وەکو فەرهاد فەرەج وەکو هاوژینی مەلامین وەکو فڵان وەکو فڵان وەکو ئەمانەی ئەوانەی کە لە هەولێر کوژرا تیرۆر کرا ئەوانە چێ بوون ئەمە هیچ فەرق ناکە هەموو ئەو حیزبە ئیسلامیانەی کە ئێستا ئیدعای ئەوەکەن بوونەتە میان ڕەو لەبەر ئەوەی توانای بەکارهێنانی تومەتی ژیان نییە بۆیە پەنا ئەبەنە بەر ئەوەی گوایە ئێستا میان ڕەون و ڕێگەی پسوڵی ئینتیخابات دەکەن لە ڕێ ئینتیخاباتەوە بۆچی بچێت چونکە ئەو منهەجەی ئەو ئیشی لەسەرەکە ئامانجەکەی ئەوەیە چۆن دەسەڵات بگرێتە دەست سنووقی دەنگان ئەو لە ڕێگەی مەبەست دواتر پێیژەکە لا دەبا بالضبط پێیژەکەی پێم وانی هەڵێ شێشە پێیژەکە چونکە پێیژەکە پێش یعنی پێیژەکە رەمێنێ و پێیژەکە شتێنێ بڕوانیە پێیژەکە هەندێک جار تێگەیشتنی وا دەدرێتن سەبارەت بە بیری توندوتیژی لە هەرێمی کوردستان یعنی جیاوازیەک دەکرێت ئەمانە لەسەر پارتە ئیسلامیەکان هەندێک لە سەلەفیەکان و قسە لەسەر موسساتی با بڵێن دینی دەکرێت کە تێدا بنەماکانی ئاینی ئیسلام لەوێ دەخوێندرێ هەندێک جار قسە لەسەر پەڕینەوەی ئەم تێگەیشتنە تەنانەت بۆ ناو خوێندنی مەدەنی شەکری مەبەستم نەخوێندنی گشتیە ئەم بوارانەی ئێمە تا چەند گرفتاوین کە تێدا مەسلەی بیری توندوتیژی مەسلەی ئینسانی کاڵگری فکری مطلق گەراوی و بە بەردەوام بەرامبەڕەت بکاتەوە ئەمانە تا چەند سەرچاون بۆ ئەم دروستبوونی ئەم هۆشمەندیە بەتەکی دوایە کاکە هیوا ئەوە حازینەیە کە بۆ بەرهەمهێنانی فکری توندوتیژی بەڵا هەموو ئەو دام و دەستگایانەی کە هەن حازینن بۆ ئەوە بۆ نمونە من ئێستا ئەگەر ئامارێک دەبەردەستا بێ پێم وایە ژمارەکەش ڕاستە 8,000 کەس خەریکی خوێندنی ئاینی بڵێن لە کوردستان ئەم ژمارە بەچی تەقدیرەکەی تۆ لە هەموو شارێک و لە هەموو قەزایەکە کولەیەکی شەریعە کراوەوە بۆچی یعنی ئەمە بۆچیە ئەگەر بە پێ زانیاری من لای منە بۆ قسەکەش لەسەر شەریعەت نییە خوێندنی شەریعەت بەڵام منهەجی کە لەو کولی شەریعەیە خوێنرێ چییە ئەو منهەجەی کە خوێنرێ ئیبن القەیم الجەوزیە ئەوەیە کە ئەبوو بەکری بەغدادی پێڕەویەکە کاک من بە پێ زانیاری کە لە وەزارەتی ئەوقافەوە وەرم گرتووە پێشەوەی ئەم وەزارەتە بدرێتە یەکێک لەو پارتە ئیسلامیانە لە کابینەی ڕابردوو ژمارەی ئەو کەسانە کە لەوێ دەیان خوێند کەمتر بوو لە 4,000 تەنیا لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتی ئەوان ئەم ژمارەیە 2 بەرامبەر زیادی کرد بەڵێ ئەوە من بەدڵنیایە پێ دەڵێم ئەوە وەزارەتی ئەوقافە چونکە وەزارەتی ئەوقاف وەک موسسەیەکی دینی لەلایەن حیزبێکی ئیسلامیەوە بەڕێوە ئەچوو و بە پارە و پول و بە خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان ئەجندای حیزبەکە خۆی جێبەجێ زۆر باشە بینەران لەم گفتوگوۆیە بەردەوام دەبین سەبارەت بە فکری توندوتیژی و فکری توندوتیژی ئاینی و مەترسیەکانی فکری توندوتیژی و تیرۆریستی داعش لەنێو خۆی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز فواد مەجید مسری بەردەوام دەبین دوای ئەم ناوبڕێە.
جارشتر سڵاتان لەبێ بینەران بەردەوامی لەو گفتوگوۆیە لەگەڵ بەڕێز فواد مەجید مسری لەبارەی توندڕەوی بیری ئاینی یان تند و تیژی فکری ئیسلامی سیاسی و ڕیشەکانی لە نێوخۆی هەرێمی کوردستان و سەرچاوەکانی و چۆنیەتی ڕێگریکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخە. کاک فواد پێشەم ناو ڕێ گفتوگۆمان لەسەر مەسلەی مؤسساتی دینی و مؤسساتی هەندێجار کە حکوومەتیش لە هەرێمی کوردستان تەنانەت باز لە بەشێک لەو سەلەفیانە دەکرێت کە هەندێجا دەوترێت بە خەتێکی زۆر باریک لەگەڵ داعش جیابنەوە لەلایەن بەداخەوە بەشێک لە پارتە سیاسیەکان هاوکاریەکرێن. یەکێک لە نووسەرەکانی ئەم وڵاتە توێژنەوەیکی کردووە بە دوواداچوونێکی کردووە باز لە سیستەمی پەروەردە دەکات. دەڵێ سیستەمی پەروەردە پلاتفۆرمێک بۆ پەروەردەکردن یان پلاتفۆرمێکە بۆ بە ئیسلامی سیاسیکردنی منداڵەکانمان دکتۆر شێرکۆیان ئەوەی کردووە. سیستەمی پەروەردەی ئێمە ڕنگدانەوەی هەمان عەقڵیەتی ئەم پارتە ئیسلامیانە نێو سیستەمی پەروەردە تا چەند یعنی ئەمە یەکیشترە لەو کێشانەی ڕوبەڕووی دەوڵەتی مەدەنی و کۆمەلگای مەدەنی دەبێتەوە. من ڕاستەکی بەداخەوە ئەو دیراسەیە پەرچاوم نەکەوتۆ نەمخوێنەوە زۆریشم پێخۆشە ببینم دەستی خۆش بێ و دەستخۆشی لێ یەکەم و ئیشێکی زۆر گەورەی کردو و ئیشێکی زۆر ملیحە و زۆر جدیە بەڕاستیەکەی. یەک من ئەمە قسە لەسەر ئەوە بکەم. ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی ئایا دەسەڵاتێکی دیموکراسیە هەوڵەیە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی مەدەنی یا هەوڵەیە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی ئاینی. فرقەیە لە بینی ئەوە بعضێک کە قسە لەسەر ئەمە کرێ ئەوترێ ئێمە خۆمان کۆمەلگایەکین بە ئاینی ئیسلامی ڕاستە وەکو کللتوری ئیسلامی، بەڵام کۆمەلگای ئاینی فەرقی هەیە لەگەڵ کۆمەلگای ئیسلامیە. کۆمەلگای ئاینی بەو معنایەیە کە شریعەت تایە بە حەزافیر تطبیق بکرێ جێبەجێ بکرێ و هەموو مەفسەلێکی ژیانی خەڵقی کۆمەلگا بخرێتە چوارچێوەی شریعەتەوە و لە بەر ڕۆشنایی شریعەت بشی لەسەر لەبەر ئەوە ئێمە هیچ هەوڵێک نابینین لایەن دەسەڵاتی کوردیەوە بۆ مەدەنیکردنی کۆمەلگا بە حەقیقەت. ئەگەر قسە لەسەر مەسەلەی بوونی پەرلەمان و بەعزێ دام و دەستگای کە بەڕواڵە دیموکراسی ئەمە نابێتە دیموکراسی. بەڕای من دیموکراسیەت مەرجی ئەساسی بۆ پەیڕەوکردنی دیموکراسیەت بۆ جێبەجێکردنی دیموکراسیەت ئللا ئەبی عەلمانیەتی لەگەڵا بێت، چونکە تەنها لە سایەی عەلمانیەتە حقی هاوڵاتی جێبەجێ بێ. یعنی مافی هاوڵاتی بوون لە سای ئەوە بێ ئینسانێکی موسڵمان و ئینسانێکی ناموسڵمان وەکو یەک هاوڵاتین پۆست بەپێی مؤهلاتی خۆی بەپێی توانای خۆی پۆستێکی هێرێتێ و لە شوێنی خۆی داهێنرێ نەک بەپێی ئاینەکەی سەر بەچە ئاینەکە. ئەمە یارمەتی دوو مەسەلەی ئەوەی کە دام و دەستگای دروستکردنی دام و دەستگای ئاینی من تێناگەم وەزارەتی ئەوقاف ئیشی چییە. جاری جاران وەزارەتی ئەوقاف لە کوردستانە یا هەر لە عێراق ئیشی ئەوە بوو سەرپەرشتی ئەو مڵک و ماڵانەیان کرد بە تایبەتی مزگەوت و شوێنانەی کە شوێنی خواپەرستی و ئاینی بوون. ئێستا وەزارەتی ئەوقاف دەخالەت لە ورد و درشتی مەفسەلی ژیانی خەڵقاکە. کاکە بۆ نمونە لە پەروەردە بەعزێ بەرنامەی ئەگۆڕێ بەعزێ بەرنامە ئەگۆڕێ و نەبێ باشیش بگۆڕێ و گۆڕینەکە بەبارێکی ئیجابیە گۆڕابێ نەخێر هیچ نییە، بەڵام ئللا بێ بە فیلتەری وەزارەتی ئەوقافە بڕوا. ئەوقاف عێلاقی بچێ بەسەر بەرنامەی خوێندنەوە چ پەیوەندیەکی هەیە. ئەمە هەمان دادگای تەفتیش نییە، هەمان دادگای تەفتیشەوە بە جۆرێکی تر. دوو مرکزی ئیفتا لە کوردستانە دروست کراوەتەوە چەند ساڵە مرکزی ئیفتا دروست کراوەتەوە لە ساڵی 1969 مرکزی ئیفتا لە عێراق نەماوە. ئێمە لە کوردستانە دروستمان کردێتەوە. ئەمە تعارض ناکات لەگە سیستەمی پەرلەمانیە. پەرلەمان یاسایەک دەرەکە. ئەو خەڵقی کە دەریەکە و دەنگی لەسەرای نوێنەری خەڵقن، نوێنەری کۆمەڵانی خەڵق و نوێنەری جەماوەرن. باشە ئەگەر ئەمە لەگەڵ دەقەکانی شریعەتان نەگونجێ و بە دڵی زانایانی ئیسلام نەبێ مرکزی ئیفتاکەمان یەک بڕیاری لەسەر دەرەکە بە خەڵقەڵت پەیڕەوی ئەو یاسایە مەکەن کە پەرلەماندەری کردو چونکە تعارضەکە لەگەڵ یاساکانی شەریعەت بەرامبەر وەزارەتی ڕۆشنبیری لەسەر وشەی جەندەر کردیان. بەڵێ کاک فواد لەو ماوەیە دوو نمونەی زۆر گرنگ کە
جێگای لەسەر وەستانە نمونەیەک لە سیستەمی پەروەردەوە نمونەیەکی ترمانێ لە هەرمی دەسەڵاتەوە من لەم ڕۆژانە چوم ینی لە ئێستا لە سەروبەندیکردنەوەی دەرگای قوتابخانەکان چوومە چەند قوتابخانەیەک بۆ مەسلەی خوێندنی منداڵەکان و ئەمانە وتیان ئیتر لەمە دووە کچەکەت دەبی مامۆستا لە دەوامێک بخوێنی و کوڕەکەشت لە دەوامێکی تر یعنی مەبەستم لەم کابینەی هەشتەمە لە ئێستاە دەستکراوە لە قوتابخانەکان بە جیاکردنەوەی کچ و کۆڕ لەسەر بنەمای ئەمە کچە لە ڕەگەزی مێ دەبێت لە شوێنێک بێ ئەمە کوڕە لە ڕەگەزی نێرە دەبێت لە شوێنێکی تر بێ نمونەی دووەمان کە پێش ئەوێ لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو دەستکاری سرودی ئەیڕەقیب کراوە بە مجاملەی بەشێک لەلایەنە سیاسیەکان بۆ ئەوانەی کە نوێنەری ئیسلامی سیاسین لە پەرلەمانی کوردستان دەستکاری ئەمایان کردو ئەو دوو نمونەیە چه ئاماژەیەکە بۆ ئاراستەی کۆمەلگای کوردی کە ئەم کۆمەلگای بەرەو کوێ هەنگاو دەنێ ئەوە ئاماژەن بە حقیقت بۆ ئەو بۆچوونی کە پێشتر من عەرزی جەنابتم کرد ئەویش ئەوەیە بردننی کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی ئاینی کە هەموو شتەکان بچێتەوە سەر مەسائلی شەریعەت ئەوە بەتەنیا کاکە بەتەنیا هین نییە بەتەنیا بۆ مجاملەکردن نییە ئەو مغازەلەکردنەوە وەختی خۆی دەیان جار ئەم قسەیم کردووە و هیوادارم کە دەسەڵاتی کوردی و سەرکردەکانی کورد تەجروبەیەکی باش لە ئەنوەر سادات وەرگرن چونکە ئەنوەر سادات زۆری کرد بۆ حیزبە ئیسلامیەکان و دواییش بەو شێوەیە پێ دووە ئەوانیش هەمان ئەوەی ئەنوەر سادات دەیکەن و ئەوانەی ئێمەش خەریکەوە دووبارە بکەن بالضبط ئەوەیە کاکە ئەویش هەموو مەجالێکی بۆ ڕەقسانن تەنانەت هەڵگەیشتە ئەوەی لە دانیشگاکان لە ناو زانکۆکانی میسرە هەمبورگەر قەدەغە کراوتیان لەبەر ئەمە خواردنێکی ڕۆژاوایی ئەوە لەسەر ئەوە نووسین زۆرە و دیراسە و بەحث زۆرە لەسەر ئەوە کاکە لەسەر منعکرا کە لە ناو زانکۆکانی میسرا کوڕێک و کچە بەیەکەوە لە ساحەی دانیشگا بەیەکەوە قسە دروستکردنی ئەم لیستێک لە حرام و حەڵاڵە تا چەند ئەمە تەرویستکردنە بۆ فکری توندی توێژی دواتر لە کۆمەلگا و پەرەسەندنی فکری توندتیژی بەتەکیید خۆی لەوە دەست پێەکە من وەکو باسیشم کرد پێشتر توندوتیژی کاکە فکری تیرۆر تیرۆر لە ئەساسە بە فکر دەست پێەکە لە پێشا لەسەر ئەو ڕیتمە و ئینسانە بەرهەم دروزەکرێت و پەروەردە ئەکرێ کە ئەبێ ڕەمزی هەموو شتێکی مقابلەکە بکە ئەگەر لەگەڵ توانە گونجێ یعنی لا ئەبێ هەموو ئەو شتانی کە مقابلەکە تەرحێکە ئەو بەلاوە مەرفوز بێت چونکە تۆ لەسەر حەقی تۆ بە ناوی ئاینەوە قساکەی تۆ بە ناوی خواوە قساکەی ئەوەی تۆ ئێڵێ شریعەتی خواییە ئەوەی ئێڵێ لەبەر ئەوە جارێ لەسەر ئەوە لەبەر ئەو پێی قوبوڵ نییە هیچ شتێکی پێ قوبوڵ نییە و مەسەلەی ئاینی ئیسلامیش بە حەقیقەت دەگەر بچیتەوە سەرمی تۆ دەکەی کۆ کراوەتەوە لە یەک مەسەلەیە ئەویش مەسەلەی سێکسە کاکە ئەوە کۆمەلگای ئەوروپی کەی کۆمەلگای ئەوروپی بەو شێوەیە کە باز دەکرێت ئەوە وڵاتانی هێن من ویستم قسە لەسەر ئەو مەسەلەی سکۆلاریزمە بکەم کاکە خەڵقی گوێی خەڵقیان بۆ پڕ کردو کە سکۆلاریزم سیستەمێکی کوفر و هەمووی ئیلحادە و هەمووی ناخواییە و ئەوە لەکوێی وڵاتی ئەوروپیا ئەیبینی کە منعیەوە کراوی خەڵق بچێنێ شوکە لەکوێ چیوە ئەی مەبەستیان چییە یعنی ڕۆژانەوەی ئێمە دەبینن دەزار لە بەشێک لە مینبەری مزگەوتەکانیش هەندێک بانکخوازەکان یعنی خەڵکی ئەم خەڵکانە زۆر دەبینێن خەریکی ناشرینکردنی مرۆڤێکن کە پێی دەوترێ مرۆڤێکی سکۆلار مرۆڤێکی مەدەنی تەنانەت سیستەمە لە ڕووی سیستەمشەوە بەردەوام خەریکی ناشرینکردنی سیستەمی علمانیم مەبەستیان لەمە چییە مەبەستیان لەوەیە چونکە هەر خۆی لەسەر حەقەزانێ و حەقایقیش ناڵێ بەڕاستیەکەی و لە بەرامبەر حەقایقیشا کوێرە ئەگەر کوێر نەبێت با فەرموو نمونەیەکمان پێ بڵێ لە وڵاتێکی وەکو فەرەنسا یا هۆڵەندا یا بەلچیکا یا نەرویج یا سوید یا هەر وڵاتێکی ترا بڵێ منعکراوە لەوەی کە خەڵق بچێنێ ژووی تاعاتی خوا بکە لە وڵاتێکی ئەوروپیا ئەگەر پارە هەبێ سەرمایەکی باشە بەدەستەوە بێ بچۆ کەنیسەیەک بینای کەنیسەیە بکڕە بیکە بە مزگەوت ڕێ لە ناکرێت ئەمە کوفری الحاد لەما کوا هەیە کاکە سکۆلاریزم معنای جیاکردنەوەی دین لە دەوڵەت یعنی دەوڵەت ئیشی جێبەجێکردنی ئەو مافوو ئەو ئەرکانەیە کە ئیشە دنیاییەکانی ئینسان جێبەجێەکە ی هاوڵاتی جێبەجێەکە مەسئلەی دین مەسئلەیەکی تاکە کەسە کە ئینسان
خۆی پێڕەویەکە اعتقادی بەچی هەیە خوای خۆی پەرستێ چۆنێ پەرستێ با بچێ بیپەرستێ زۆر باش کێشە هیچ لەسەر ئەمە نییە کەواتە بەرەنگاربوونەوەی تیرۆر بە تایبەتی تیرۆری ئیسلامی سیاسی پرۆسەیە کە تەنها پرۆسەیەکی سەربازیە پرۆسەیەکی لە پێشا سەربازی نییە سەرەتا لە هەموو ئەو شوێنانە کە ئیسلامی سیاسی وەکو ئەوە سەری هەڵداوە وەکو ڕوتێک سەری هەڵاوە لە پێشا بە فکر دەسی پێکردووە لە پێشا بە ئێرشاد دەسی پێکردووە لە پێشا بەس یعنی ڕۆڵی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئێستا ئەم بەرەیە کە دروست بووە ئێستاوە خەریکە ئۆباما تەرویز بۆ ئەم بەرەیە دەکا بەرەیەکی دووەلی دژ بە داعش دروست بکە لە نێو خۆیی ئێمە تەنیا بە ئیجراعاتی ئەمنی ئێمە دەتوانین داعش لە ناو ببین من پێم وایە ئەرکی دەسەڵاتی کوردی پێش هەموو شتێ ئەوەیە چاو بجێڕێتەوە بە سیستەمی پەروەردا ئەوە مەسئلەیە کە زۆر قسەی ینی پێی لەسەردا بژیرە بەڕاستێکی دوو هەم یعنی چ معقولیەتێک لەما هەیە مامۆستایەک لە مەکتەبە قوتابیەکانی لە ئیبتیدایە قوتابیەکانی لە ڕۆژێکی دیاری کراوە لە مەکتەب بەرێتە دەرەوە لە قوتابخانەکە بەرێتە دەرەوە بیبا بۆ سەر قەبران کۆمەڵ بیان بە لەسەر قەبراندانێ بڵێ ئەمە مەسیری تۆی ئاوا لێ مار و مێرووە و خوا مناڵێک عمری 6 ساڵ عمری 7 ساڵە لەسەر ئەم فکرە پەروەردە بکرێت چی لێت بەچی لێرە مەبەست فکری ناشرینکردنی ژیان و خۆشەویستی بۆ مردنە طبعا خۆشویستنی مردن کاکە حەسەن البەنا ئەڵێ ئێمە سەبەبی ئەوەیە لە مردنە ترسین چونکە ژیانمان زۆر خۆشەوی ئەوە لە ڕسائلەکان ناتیاتی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوە یعنی دەیان و سەتان دیکۆمێن دۆزینەوە لەسەر ئەوەی چۆن ئەیانەیە ژیان ناشرین بکەن وا لە ئینسان بکەن کە ئەسڵەن توخنی ژیان نەکەوێت تۆ ئەوەی کە بینی زەلامی خۆیە تەقێنێتەوە لەسەر ئەو ڕیتمە پەروەردەکراوە کە ژیان هیچ قیمەتی نییە هەرێرە لەگەڵ خۆت تەقانەوە یەکسەر لە باشتا هەفتە و حۆری وەدانراوە لەسەر ئەو ڕیتمە پەروەردەکراوە ئەم توندوتیژانی ئەم تاوانە گەورانەی کە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی داعش ئەنجامی دەدا ئەوەی پێشتر کە باز لە جێبەجێکردنی شەریعەت و دەوڵەتی ئیسلامی دەکا خەڵک ئەمەی بە چاوی خۆی بینی پێ دوایە ئەمە تا چەند دەبێتە وەرچەرخانێک بۆ بانگەوازکردن یان بۆ قبوڵکردن و داواکردنی دەوڵەتی مەدەنی یان دەوڵەتی سکۆلار من پێم وایە ئەمە ڕاستڵەکانێکی باشە بەڵام پێ بەپی ئەمەش پێویست یعنی هەنگاوی بەکردەوە هەیە هەنگاوی فعلی هەیە و هەنگاوی ئیجابی هەیە بۆ ئەوەی خەڵق فێر بکرێت کە مەسەلەی دین شتێکە و مەسەلەی سیاست شتێکە چونکە هیچ حیزبێکی سیاسی کەیەتە ڕووی کار حیزبی سیاسی لەسەر ئەساسی دینی ئیتر ئەو دینم حتا ئەگەر مەسیحێتیش بەعینی شتە حەزەکەمەوە بزانین چونکە ئێستا تۆ سەری ئەوروپا بکە لە سەرانسەری ئەوروپا کە هەمووی سیستەمەکان دیموکراسی مەمنوعە یەک حیزب بەرنامەی ئاینی هەبێ تەنیا حیزبێک لە ئەڵمانیا کە ناوی حیزبی دیموکراتی مەسیحیە ئەویش بەرنامەی هینی نییە بەرنامەی ئاینی نییە ناوەکەی هەر بەناو مەسیحیە ئەجینا هیچ شتێکی تیانەیە کە باز لەوە بکە لە پێناوی گەشەکردن و ژیانەوە و سەرخستنی ئاینی مەسیحەتاییژەکە لای ئێمە حیزب بۆچی دروست کراوە کاکە یا حیزبی سیاسی حیزبی ئیسلامی بۆ چییە بۆ ئەوەی خەڵق بکا بە ئیسلام من قسەکە لەسەر ئەمەیە بۆ ئەوەی خەڵق بکا بە ئیسلام خەڵق بۆ خۆی ئیسلامە خەڵق هیچ پێویستی بەوە نییە حیزبی هەبێ و ئەم حیزبەش ئەرکیەوە نییە خەڵق فێری ئیسلامێت بکە ئەم حیزبە ئیشی ئەوەیە خەڵق کۆ کاتەوە ئەنجا لە ڕێگەی پەرلەمان و دەنگ و سنووقی دەنگانەوە بگاتە دەسەڵات دوایی کە چووە دەسەڵات وەکو محەممەد مەرسی بە ئیعلانی دەستوری دەست پێکە دوای بە هەیمەندەتکردن بەسەر سوڵتەی قەزاییە دەست پێکە دوای قەتڵ و عامی خەڵقەکە وەکەوەی لە میسر بینیمان و لە زۆر شوێنی تری دنیاشەی بین لە ئەفغانستان چوونە سەر حکم ئەو تالیبان چوچی ئەوەی کە ئەوان کردیان ئێستا ڕەنگە خەڵک یعنی ئەم نموزەجی جێبەجێکردنی شەریعەت دەبینێتە یعنی ئێستا خەڵک تووشی جۆرێک لە سەرسوڕمانیشی سیر بووە بۆی کە ئایا ئەوەی ئاماژەی پۆ دەکەنەوان چکە ئێستاەوەی داعش ئاماژەی پێکە دەڵێ ئەوەی ئێمە دیکەین ئەوە بریتێ لە ئیسلامی ڕاستەقینە لەم لاوە ئەو بەناوی بەشێک لە تێکستە ئاینەکانەوە خەریکی تەرویزکردنە بۆ ئەم کۆمەڵکوژەی بەرامبەر بە ئینسان ئەنجامیدات
ئێستا کۆمەلگای ئێمە تووشی ڕاستە لە چینێک نەبووە، یعنی کۆمەلگای ئێمە مسلمانێکی ملی کە لای ئەو دین بریتیوە لە دینی خۆشەویستی، دینی بێکەوە ژیان، ممارەسەکردنیێکی ڕۆحی فەردیانە. ئێستا ئەم نموزەجە دەبینی، یعنی ئەمە تووشی ڕامانێکی قۆڵی ناکە؟ من پێم وایە ئیسلامی سیاسی هەر لە بنەڕاتە خۆی ئەوەی جەناب ڕاستە، ئەوە بەتایبەت بۆ کۆمەلگایە گەبێ کە ئاستی هوشیاری خەڵق لە ئاستێکی ئەوە هەبێ. تۆ تەماشا بکە ئیسلامی سیاسی دائیمە لە وڵاتی ئێمە، لە وڵاتانی وەکو ئێمە لەکوێ ئیژەکە ئیش لەسەر شوێنە نائیەکان دوورەکانەکە، شوێن دوورە دەستەکانەکە، لەنا ئەو کۆمەلگا و لەنا ئەو مجەمەعات و شوێنانایی کاکەتیایە وشیاری کۆمەڵایەتی لاوازە کە خوێنەواری کەمە، کە خەڵق خۆیان بە کللتور ئیسلامن و ئەمە لە ڕێگەی عەتفەوە، لە ڕێگەی وێرانکردنی فکریەوە ئەکەون تەسیرەکاتە سەری. بۆ نمونە تو تەماشا بکە مەسەلا بەڕێزێ مامۆستایە لە نوێژی جومعە هیچی شوکاری نەباسی ئەفلام کارتۆنەکە، لە ڕێی ئەفلام کارتۆن فکری ئیسلامی بڵاوکاتەوە. مێکی ماوس حرامەکە لە خەڵقی، ئەو مامۆستا بەڕێزەی کە مێکی ماوس حرامەکە تخوا ئێستا ئەگەر لێرۆ لەم شوێنەوە گوێی لێبێ من ئەوەی لێپرسم ئەڵێ مشک وایە و مشک وایە سەیری مەکەن، مشک نەفرەتی لێکراوە. ئەگەر لێ پرسی کاکە ئەو دەرزی تۆ لە خۆتی کە نەخۆش بووی پێش تۆ لەسەر مشک تاقی کراوەتەوە ئەوە خزمەتی بەشەری کرد، چی چۆن جواب بدایەتەوە؟ بڕۆ بۆشتی تر لەوە بڕۆ بۆشتی تر. بەڵێ جگە لەو کاردانەوانەی کە ئێمە مسلمانێکی ملی ئێمە بەرامبەر بە داعشەیەتی هەڵوێستی پارتە ئیسلامیەکان چۆن دەبینی بەرامبەر بە دەوڵەتی ئیسلامی داعش؟ بڵێ من ئەوەی کە لە ڕاگەیاندنەکانەوە ئەی بینم، لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوەی بینم، هەتا ئێستا یان گوتارێکی زۆر شەرمنیان هەیە یان بێدەنگن لێ، بە تایبەتی کە ڕەمزەکانیان هێنە سەر تەلەڤیزیۆن کەم زۆر توخنی ئەوە ناکەون کە ئایا ئەوەی داعشەیەکە بە ڕێزێک کات بۆ سەر تەلەڤیزیۆن ئەوانە بەعزێ هەڵایان کردووە. ئەندامی سەرکردایەتی حیزبێکی ئیسلامی سیاسیە زۆر بەڕاشکاوی بەرامبەرەکەی پێوت کاکە ئەمە تیرۆرە یا تیرۆر نییە، ئەوی من ناتوانم پێ بڵم تیرۆرە. ئەمە معنای چی یانی؟ بۆچی ئەو ناتوانانی پێی بڵێ ناتوانانی پێ بڵێت؟ یعنی ئەمە مەبەستم سەرچاوی ئەم تێگەیشتنە ئەوەیە کە ئەم زۆر مەفسەل هەیە کە لەگەڵ یا کۆیە کاتەوە، زۆر مەسەلە هەیە لەگەڵ یا کۆیە کاتەوە. لەبەر ئەوە بە گوتارێکی زۆر شەرمنانەوە هێتە پێشەوە ئەڵێ من لەگەڵ تیرۆر نیم. باشە خۆ ئەوەی کە ئیخوان موسلیمین ئێستا لە سینای کا و لەکوێ کردی و لەکوێ کردی و لەکوێ خۆوانی ژەعتی باسی ئەویانە کرد. هەندی ئامار لەم ڕۆژانە ڕاگەیاندرا باز لە چوونی سەدان گەنجی کورد دەکرێ بۆ ناو ڕیزەکانی تۆ پێدوانیە ئەم حیزبە ئیسلامیانە دەستیان هەیە لە ناردنی و خەڵقا، پێدوانیە بەعزی ڕەمزی دینی لە وڵاتە کە ئەو مەلا بەڕێزانن تەشجیعی خەڵقەکەن، ئەوانەی کە شیعریان حرام کرد لە خەڵق، ئەوەی کە چیرۆشیان لە خەڵق حرام کرد، ئەوەی لە جنێو بە خەڵقیان. لەم ڕۆژانە ئێستا جانابێ بچۆسەری یوتوب کە مامۆسایەکی بەڕێز لە تەلەڤیزیۆنە لە یوتوبا بڵاو کراوەتەوە لە نوێژی جومعە بە خەڵق هەڵەیە چی نوێژی نەکرد بچن ماڵەکەی بەسرا بڕووکەن، هەچ کەس نوێژی نەکرد بچن ماڵەکەی بەسرا بڕووکەن و تێکستشی هێنێتەوە بۆ بەڵگە بۆ قسەکانی. باشە دەسەڵاتی کوردی تۆ لەکوێیت؟ ئەمە فەوزای کۆمەڵایەتی دروست ناکە. دەسەڵات لێرە بەرپرسیار دەبێ، یعنی ئێستامە ئەگەر ئەمن پرسیارێک لە جەنابەت بکەم بڵێم وێنەی ئەوەی ئەم دەسەڵاتی ئێمە هەمانە ئەم جۆرە حکومڕانیە دەتوانین چ ناوێکی لێ بنین، چ جۆرە حکومڕانیەکە؟ هەندێک جار کە هەندێک لە ئیسلامی سیاسیەکان پێیان وایە ئەمە نموزەجی دەوڵەتی سکۆلار هەن تەنانەت. چۆن دەوڵەتی سکۆلار چۆن دەوڵەتی سکۆلارە؟ ئایا تۆ ئەتوانی من نمونەیەکە پێڵم لە هەڵەبجە مزاهرە کرا لە دژی قایم قامەکەی لەبەر ئەوەی مەزەبەکەی کاکەی بکات. ئەو ئاژاوایەکە لە هەڵەبجان نرایەوە لەبەر ئەوە قایم قامەکەی کاکەی بوو. فرانسوا حەریری کە تیرۆر کرا لەبەر ئەوەی ئیسلامیەکان قبوڵیان نەبوو خەڵقێکی مەسیحی پارێزگاری هەولێر بێ، لەبەر ئەوە تیرۆر کراوە. ئەوە مەسیجی بۆیان بە پارتی کاکە کە قبوڵمان نییە و قبوڵی ناکەن خەڵقێکی غێری موسڵمان پارێزگار حاکمی شاری. یعنی تا ئێستا ئێمە مامەڵە لەگەڵ ئینسان نەکەین لەسەر ناسنامەی ئاینی نەک لەسەر ئەوە هەموو بنەماکانی مجتەمەعی دینیە. لەو ماوەیە هەندێ لە خەڵک چەند ژمارەیەکی کەم لە هاوڵاتی کاکەی لە شاری کەرکووک لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئیعلانکردنی ئەویان ڕاگەیان کەوان بوونەتە مسلمان. ئەگەر ئەم نموزەجەیە بە پێچەوانە بۆیە چ کاردانەوەیکی دەکەوت؟ بەتەکید ئەوەی کە تەسەوری ناکەیت چ کاردانەوەیکی، یعنی تۆ تەسەوری بکە حیزبێکی ئیسلامی بێ بە هەموو توانایەوەداوە لە خەڵق بکە بڵێ
لە دینەکەی وەرگەڕێ بچۆ لەسەر دینێکی کە دینێک کە باو و باپیری لەسەری پێکاتوە لەکوێی دنیا ئەمە هەیە وچی ئەمە ئەکات و ئەمە بۆ چی ئەکرێت و ئەمە ئەنجامەکەی بەچی ئەگا من بەڕاستی گلی زۆر لەسەر دەسەڵاتی کوردیە دەسەڵاتی کوردی بۆ خۆی حازینەیە بۆ فکرە ئێستا و من پێم وایە حاڵی حاضر لە کوردستانە دەیان خەلایی نووسوو هەیە ئامادەیە بۆ ئەوە مواشەرەکانیشی دەرکەوت تەلەفۆن کراوە بۆ خەڵقێک وتیانە لە دوو ڕۆژی ترا بڵاو کرایەوە ئەعلانیش کرا لە ڕاگەاندن کەنا حتمما جەنابەت دەزانی یەکێک تەلەفۆنەکە بۆ باوکی لە دوو ڕۆژی کا لە هەولێری خۆی چۆتە ناو داعش ئەمە چیەگەیەنێ کاک خەلایی نووسوو هەیە و ئەوانەی کە کراویشن دەوڵەتی ئیسلامی نەبوو داعش نەبوو کە هاتن تەقینەوەیان لە هەولێر کرد مەبەست لەوێ تا ئێستا ئێمە دەوڵەتی هاوڵاتی کارە غیابە لە هەرێمی کوردستان بەتاکید من نمونەیەکی کە پێ بڵێم لەم ڕۆژانە نوێژی جومعە لە ژێر قوبەی پەرلەمانە کراوە جەنابەت لە هەولێری نازەماگال لێیان لە ژێر قوبەی پەرلەمانە نوێژی جومعە کراوە باش ئەو پەرلەمانە خەڵقی مەسیحی تایە ئەوە خەڵقی کاکەی تایە خەڵقی ئێزدی تایە وەنیە ئەمە چییە ئەم زاهیرەیە چییە ئەم زاهیرەیە من ناڵم نوێژی جومعەکەی بڕ نوێژ جومعە خۆ من ناقم چێ بەس خۆت و ئاینی خۆ بەڵام ئەمە ئاماژەی چین ئەمانە ئەمە ئاماژەی سیاسیە نوێژی میلی نییە نوێژی میلی نییە قسەیەکی کوردی لەناو خۆمانە هەیە حتا جاران لەناو خەڵقا زۆر باو بۆ وتویانە تا ماڵۆسا بێ مزگەوت حرامە خەڵقەتوان لە ماڵی خۆی خواپەرستی بکە خۆ من کەس ڕێگەلەوە ناگرێت خەڵق بچێت بۆ مزگەوت چێنێژ خۆی بکە بەڵام ئەمانە ئاماژەی سیاسین کاکە ئەمە ئاماژەیەکن بۆ ئەوەی کۆمەلگا سیرکە کاکە کە باز لەوە کرێ ئەبێ فڵان درامە لە تەلەڤیزیۆنە عەرز نەکرێت لەبەر ئەوەی چونکە ئەو کەلیمەی تیا هاتووە ئەوە بۆ ئەوەیە ئیتر هەموو شتێ بخرێتە ژێر سانسۆرەوە کە شیعر ئەخرێتە ژێر چاودێریەوە کە پەیکەرە شتێنرێ پەیکەر لە سلێمانی شتێنراوە فەرقی چێ لەگەڵ ئەو پەیکەرەی کە لە سووریا شکانیان هینی ئەبولعەلا المەعەڕی داعش شکانی چ فەرقێکی جەناب تەنیا چێکە لەوانەی کە بەرامبەر بە ئیسلامی سیاسی و بەرامبەر بۆ کەسانەی کە ئاین بەکاردێنن بۆ هێرشکردنە سەر خەڵکی تر زۆر بەڕاشکاوانە قسە دەکەن ناترسن لە مامەڵەیەکی خراپی ئەم فکرە توندڕەوانەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە نێو کۆمەلگای ئێمە یان کۆمەلگای ئێمە بەرهەمی دێنێ لە مامەڵەیەکی خراپ لەگە جەنابەت والله شعرێکی عەرەبی هەیە ئەڵێ من يركب البحر لا يخشى من الغرق ئەوە مەسەلەیەکە یعنی ترس بۆچی یعنی ترس لە چی ئینسان کە هاتە ئەم دنیایە دوای ژەمرێت مشکلەیەک نییە ئێمە ئەومان دنیا دی و نشمان بەسەر هاتوو تازە لەوە دەرچین لە مردن بترسین ئەمە دوو ئینسان کە صاحبی خطابێکی فکری بوو بە حقیقت لەسەریشی بمرێجی شانازی نقطەیەکی کە لە هەموو شت مهمترە حەزەکەم بیزانی من چەند جار باسم کراوە فتوای کوشتنیشمانرا و جێبەجێ نەکراوە کە هیچ مشکلەیە نەبوو بەلامانەوە بۆیان جێبەجێ نەبووە یا با یەک شتی پێ بڵێم خوا ئەوە بە سەرماتیانە پەڕێکاتی خۆی من شانۆی یەکم نووسی لەسەر شخصیەتی حەلاج حزبێکی سیاسی لە ئۆرگانەکەی خۆیان وتارێکیان لەسەر نووسیم ئەڵێ نووسەری ئەم شانۆیە پێویستە بە سزای ئیسلام بگاوەکو حەلاج دەست و قاچی بقرتێن هیوادارین ئەم ڕۆژەنێ بۆ سزای بگەی بەڕێز فواد مەجید مسری نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی سیاسی سوپاس بۆ دەرفەتەمادومان کردی کە لە سلێمانیەوە ئەرەکتان کێشا بۆ گفتوگۆ ئەنجامدانی گفتوگویەکی واگرینگ بەڵێ بینەرانی بەڕێز بەم جۆرە هاتمە کۆتاییەنان بەم گفتوگۆ تایبەتە لەگەڵ بەڕێز فوادی مەجید مسری لەسەر فکری تونوتیژی ئیسلامی سیاسی و کاریگەریەکانی و مؤشرەکانی فکری تونوتیژی ئاینی و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی تاڵقەیەکی تری گفتوگویەکی تایبەت پێتان دەگەینەوە کاتێکی ئارام بەهۆم لایەک